پێشانگایەکی شێوەکاری هاوبەش کە بە خۆشحاڵیەوە لە نێوان کۆمەڵێک لە شێوەکارانی شاری سلێمانی و بانگێشتکردنی بەشێک لە شێوەکارانی بەشێک لە شارەکانی تری عێراق کە بە خۆشحاڵیەوە بین کە ئێستا ئەم بابەتە وەکو کللتورێک و هەروەها وەکو سوود وەرگرتن و هەروە ئاشنابوون لە کاری هوەری کوردستانی خودڵی شاری سلێمانی بە شێوەیەکی گشتی لەگەڵ تەواوی شێوەکارانی بەشێک لە شارەکانی تری عێراقایە و بە خۆشحاڵیەوە لەژێر ناونیشانی ژیانی ئاشتەوایی ئەم ئێوارەیە پێشانگایەکی هاوبەش بۆ نزیکەی 100 شێوەکار کرایەوە. گفتوگۆ قسە بازەکەم لەسەر پێشانگاکە با میوانداری زۆر بەڕێز مامۆستا ڕۆژگار کەمال کە بەڕێزیان شێوەکار وەروە سەرۆکی هونەرمەندانی سلێمانیشن. مامۆستا ڕۆژگار زۆر بەخێر بێی. سڵاو لێبێ. سپاس بۆیەوە. زۆر بەخێر بێی. مامۆستا پێشانگای ژیانی ئاشتەوایی بێگومان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە هەم بۆ شاری سلێمانی و هەم بۆ ئەو شارانی کە ئەو هونەرمەندە شێوەکارانش لێ هاتوون یاخود بڵین کاری تیاکەن و دووبارە لە نێو شاری سلێمانی جاکتر کارەکانیان نمایش ئەکەنەوە. ئەم بیرۆکەیە چۆن بووە چۆن سەری هەڵا؟ بەڵێ لە ڕاستیە بەش بە حاڵی ئێمە وەکو لە سلێمانی سندیکای هونەرمەندانی کوردستان بە پێوکار و پرۆژانی کە بەرداوامیمان هەم ئەمان بووە تایبەت بە سەرجەم ناوەندەکانی وەکو شانە و میوزیک و سینەما و شێوەکاری وام جارەشان بەڕاستی لە پرۆژێکی ئاوا بەرفراوانە بە باشم زانی کە کارێک بکەین هەماهەنگی بێ پەیوەندیشی باش دروستکەین لەگەڵ سەرجەم دەستگا و مؤسسە ئەو جەمعیە هونەریانی کە لە ناو پارێزگاکانی خوارووە هەن بەتایبەت لە ناو پارێزگای بەختایە. بۆیە من لەگەڵ یەکێک لەوانە کە مؤسسەی ئاشتارە کە من پەیوەندیم لەگەڵاکردن و ئێمە دەست پێشخەریەوەمان بۆ کردن کە کاریشی هاوبەشی کاریشی ئاشتەوایی هەماهەنگیەک دروستکەین لە نێوان هونەرمەندانی سلێمانی و هونەرمەندانی سەرجەم پارێزگاکانی خوارەوە لە ڕێگەیەوانەوە تاوەکو بانگێشتیان کەین بۆ ناو پارێزگای سلێمانی و پێشانگایشی هاوشێوە بکەینەوە کە ئەمڕۆ لە هۆڵی مۆزەخانەی گەلەری نیشتیمانی ئەم نەسوورەکە کرایەوە و ژماریشی بەرچاو بەڕاستی هونەرمەندتیا بەشدار بوو. گرنگی ئەم بابەتە لە چیایە؟ لە ڕاستیا ئێمە ئەتوانم بڵم لە فتری ڕابردووە ئەو کۆنتاکتە نەمابوو ئەو پەیوەندیانە نەمابوو یاخو وەک پێویست نەبوو لە بەتایبەت لە ناو هەرچەند هەموو توێژگەکان بەڵام بەتایبەت لە ناو هونەرمەندانە چونکە پێویستمان بۆ کە ئێمە ئاگاداری بەتایبەت لە ناو کاری هونەر و بەرهەمی هونەرمەندانە کە ئاگاداری کارەکانین بەرهەمەکانین ئەو لێک نزیک بوونەوەی دروست بێت بەرهەمەکانی ئەوان پرۆژەکانی ئەوان لێرە نمایشکرێ و بە پێچەوانەشەوە کارەکانی ئێمە بچێتە پارێزگاکانی خوار و لەوێ بە هەمان شێوە پیشان بدرێت. هەڵبەتە پێشانگایشی ئاواش پرۆژێکی ئاواش کە لێرە کرا ئەتوانم بڵم کۆمەڵێک بەرهەم و کۆمەڵە کاری هوەری لە خۆی گرتە بوو کە هەموو ژانر هوەرەکانی شێوەکاری گرتە بۆوانە کە پێگات بوو لە کاری نیگارکێشان کاری پەیکەرتاشی کاری سیرامی کاری گرافی و بەش پێوان و باڵین کاری جیاواز کار کرا بوو چکە خامی جیاوازیش بەکارات بوو لە ناو کارەکانە و ئەتوانم بڵم ژمارێکی بە چاوبینەریشی هەبوو لە ناو پێشانگاکەدا جگە لەوەش ئێمە هەر لە هەمان ڕۆژدا واتە ئەمڕۆ لە کۆتایی پێشانگاکە واتە یەکەم ڕۆژی ڕێزلێنانیشمان کرد بۆ سەرجەم بەشدار بووان کە وەکوتم ژمارەیان 100 هونەرمەند بۆ بەشداری کردووە بە سەرجەمیان واتە لە نێوان کورد و عەرەبا کە بەشدار بۆ لەو پێشانگا. مامۆستا ڕۆژگار بێگومانم هەوڵانە گرنگی و تایبەتمەندی خۆیان هەیە بەڵام ئامانجی سەرەکی لە نزیک بوونەوەی شێوەکارانی کورد لەگەڵ شارەکانی تری عێراقا زیاتر بۆ چییە؟ بەڵێ لە ڕاستیە لە ناسین و نمایشکردنی کارەکان خۆی بۆ خۆی ئەوە کە بەڕێزەوە تدا و ناساند و نمایشەوە خاڵێکیانە بەڕاستی ئەو گرنگی خۆی هەیە و گرنگیشی تری ینی ئێمە لە ڕووی کاری هوەری و ئاگاداری کارە بەرهەمەکانی یەکتر نین ینی وای کردووە کە تەنانەت دەوانم کاتێککە دەیتە پێشانگایەکەەوە بەنمونان پێشانگای ئمڕۆکێمە کوردومانەوە کە ئاهاتی یەکسەر ئەزانانی ئەو بەرهەمەکانی ئەوەی کە هونەرمەندیشی عەرەب کردوێتی کامێ و ئەوەی هونەرمەندیشی کورد کامەیە کە هاتوین بەرهەمەکانمان بە جۆرێک داناوە هەموویمان تێکەڵ کێش کردبوو بەڵام زۆر بە ئاسانی تۆجار دەکردوانی لەبەروی کۆنتاکتەکان کەم بۆ لە ڕابردووە پێویستم پەیوەندیانە دروست بێتەوە ئەمە ئاگاداری بەڕاستی بەرهەمەکانی جگەلەوەی کە هونەرمەندەکانی ژانی زۆر جا تۆ هونەرمەندانی ئەمە کە سەردانی پارێزگای بەقاکەن بەداخەوە زۆر جا هەندێکیان ناناسرێنەوە یاخود ئەوان بە هەمان شێوە لەبەرەوە ئەم پێ کۆنتاکتە دروستە لە هەموو ڕوویەکان و جگە لەلایانی هونەر و لایانی معنەویەکەش بۆیە لە ئێستا ئەمە بە پێویستی ئەزانی و بە گرنگی ئەزانین. تەواوی هونەرمەندانی بەشدار بوو لە شارەکانی تری عێراقەوە هاتوون بۆ پێشانگاکە یاخود کارەکانی خۆیان نردووە؟ بەڵێ تاوان ئەوەی جێ خۆشحاڵی بوو ئەوە کە سەرجەمیان هاتبوون ئەمە خۆشحاڵ بوون بۆ کە لە پارێزگای بەسڕەوە هاتبوو لە بابلەوە هاتبوون لە بەخاوە هاتبوون ینی لە هەموو پارێزگاکان و هونەرمەندانی ئەوێ بەشداریان کردبوو نزیکی 50 هونەرمەندیان بەشدار بوو هەمووشیان هاتبوون ینی جگە لەوەش تەنانە زۆربەی خاو خێزانەکانیشان هاتبوون کە خۆشحاڵم بۆ پرۆژە هونەریە جگە لەوەش کە هاتبوونە ناو پێشانگاکە
لە هەمووی با بڵینەوەی کە دڵخۆشتکرد بوو بۆ ئێمەش و بۆ ئەوانیش کارەکان پێشانگاکە لە ئاسێکی زۆر باشا بوو ینی شیاوی ئەوە بوو بەڕاستی شیاوی پارێزگای سلێمانی بۆم چالاکیە چکە خۆ دەزانی ئەمە پارێزگایەکی نەمە شارێکین هەمیشە جوڵە و چالاکی و کوالێتی و ئاسی بەرز لەم شارەیە بەڕاستی نمایشەکرێت. مامۆستا ئەوان ڕایانچی بوو لەسەر ئەو پێشانگا هاوبەشە لەوانەیە بەهۆی بارودۆخی بە بڵێن سیاسی وارووا کۆمەڵێک بارودۆخی تری کە لەناو عێراق ئێستا گۆزەرێت ئەبینین کە چالاکیە هونەریەکان بە تایبەتیش کەمترن و بێگومانەمە دەرفەتێکی زۆر باشە بۆ هونەرمەندانی عەرەب ئەگەر بێن یاخود بڵێن هونەرمەندانی عێراقی بە شێوەیەکی تایبەت بێن کارەکانیان لە نێو شاری ڕۆشنبیریا بێگومان نمایش بکەن. لە ڕاستیا ئەوان کاتێک هاتە ناو پێشانگاکەوە بە دوو ڕێیان هەبوو هەندەویایە هەتاوەکو من بەڕێز ئوستاز باقر کە وەکو ڕئیسی مواسسەی ئەشتان هەل لە ناو پێشانگاکە بە منی وتی چالاکیتە دووبارەکەینەوە ینی ئەوەنە گەشتبین بوو بە ئیشەکە و لایەنیشتیش ئەوە بوو کە دەستخۆشی ئەوان بۆ سلێمانی بەگشتی ئەوە بوو یان و کەم تا زۆر ئاگادارین کە ڕەنگە بارودۆخ وەک پێویست نەبێت لە هەجڕۆیەکەوەیە بەڵام هەمیشە جوڵە و کاری هونەری لەم شارەیان نابڕێت ینی ئەوە زۆر خۆش هەتاوەکو زۆربیان ینی هەتا بە مجامەلەش ینی ئەو ڕایان هەبووکان و بە بەراورد بە پارێزگای بەختاش بەڕاستی لێرە جوڵە زۆر زیاتر چالاکی زۆر زیاترە بۆیە هەمیشە ئەنوێمە شانازیەکەین بۆی کە باسی پارێزگای سلێمانیەکرێت هاوبەشبین لەگەڵتانە و کار و چالاکیتان لەگەڵان نمایش بکەین. بێگومان ئامادەکردنی سەد کاری شێوەکاری ئاسان نییە و لەگەڵ قورس بوو کارکردن لەگەڵ سەد شێوەکاریش قورسە. بەش بە حاڵی خۆم ڕەنگە ڕاستە من وەکو خۆم وەکو شێوەکارێکم بەڵام وەکو بەرپرسی لە قی سلێمانی هونەرمەندانم بەڵام زۆر ئەرکم لەسەر بووە ینی زۆر قورس بووە خۆیان ئاگادار بوون کە یەک مانگ بووە من بەردەوام بە شەو ڕۆژانی لە بەروی قورسە تۆ وەک ئەوە نییە مە چالاکی ترمان کردوت مەسم بۆمە تایبەت بە تەنها بە پارێزگای سلێمانی یاخود پارێزێک بەڵام ئەمە چالاکی بووە لە نێوان دوو تەرەفی جیاوازا بووە بۆیە زۆربەی شتەکان لە ڕێگەی پەیوەندی تێلەوە پەیوەندیمانەکرد شتەکان بۆیە ئەمەیتر بۆیە بەردەوام تو ئاگادار بوویتە خەلەت دروست نەبێت نوقسانی دروست نەبێت شتێک بیر نەچێت ینی ئەرکەکان قورسترە بە بەراورد بۆی کە تۆی شێکتەنا لە ناو پارێزگاکە. مامۆستا کارەکان بە بڵێن چۆنن هەر هونەرمەندەی بەپێی ڕێبازی خۆی ستایلی خۆی بەپێی بە بڵێن مێژووی کارکردنی خۆی توانی بەشداری بکات یاخود پێم خۆشە بشزانم ئەو هونەرمەندانی کە لە نێو پێشانگایەکی لەم شێوەیە بڵین گەورەیە بەشدار ئەبن پێویستە کات ئاستیان بۆنە لە ئاسێکی زۆر باڵایە بێت یاخود ئێوە کۆنتاکتان لەگەڵ هونەرمەندەکان خۆیان هەیە و با لەگەڵ هەموو تەمەنەکان و لەگەڵ هەموو شێوازەکان ناتوانیانە بەشدار بن. لە ڕاستیا لە سنوورەکەی منە پارێزگای سلێمانیە من هەڵەتە کۆمەڵک ناوەندم لەلا هەیە یەکێک لەو ناوەندانە کە ناوەندی شێوەکاریە من 400 ئەندامی ناوەندی شێوەکاریم هەیە. ناتوانێت تۆم هەموو ئەندامە بەشداری پێ بکەی لە پێشانگایکی ئاوایە و شوێنیشمانیە بەڕاستی ئەم هەموو عەدەدە بگرێت ینی هەتاوەکو زۆر بە پلانەوە کارمان کردو چکە 100 کەسیش زۆرە بەڕاستی چۆن جێگەیەکەی توانێت لە هۆڵێکی وایە ینی هۆڵێکی ئەوەنە گەورەمان نیە بەڕاستی کە تۆ عەدەدە هونەرمەندی تیا جێگە بکەیتەوە بۆیە من لێرەوە داوای لێبوردنم هەیە بۆ ژمارە چکە ئەزانم کە بە تایبەت لە لای خۆمان لە ناو پارێزگای سلێمانی هونەرمەندە کوردەکان ڕژێکی زیاتر حەزیانەکە بەشدار بن لە پێشانگایشی ئاو لە چالاکیەکی ئاوایە بەڵام ئێمە لە بڕووی کە تەنها شوێنێک لێسا لە بەردەستمانە تەنها هۆڵێک کە هۆڵی گەلەری نیشتمانە منەسوورەکە لەو ڕێژەیە زیاتر ناگرێت یعنی ئەگەر حەقی خۆی پێبێ ئەو ڕێژەی ئیمڕۆی ئێمەش لێوان نمایشکراوە هەرزۆرەکەم هەبێت لەوانەیە خراپ نێ مامۆستا ڕۆژگار بتوانن مانگێکدانێن بۆ ئەو کۆنتاکتەوە مانگێکیش بۆ ڕێخستنی کارەکان و هەرمانگی بتوانن کۆمەڵێک شێوەکاری سلێمانی وە بڵێن تەواوی شارەکانی کورسان و عێراقیش بتوانن بەشداری پێ بکەن لەوانەیە چالاکە بەردەوام بێ و هونەرمەندێکیش گلەی نەبێت. وەڵاهی ئەمە ئەوەمان کردووە مەسەلا هەڵبەتە تۆزی ئەوەمان هەیە ینی من ئێستا میشەمانشتا عرض نەکرد و پلانی کەماندانا و بۆیشی تر پلانی کەمان هەیە ئینشاڵڵا لە داهاتوویشی نزیکە بە هەمان شێوە لەگەڵ جەمعیشی زۆر ناسراوە بە هەماشە پرۆژێکتر هاوبەشەکەین بۆ هیوایان بتوانین زۆریشتر لە هونەرمەندان بتوانن بەشێک لە شێوەکارانی تر بێگومان لەو پرۆژەی بابەتێکی زۆر گرنگ هەیە کە ئەویش لەوانەیە زۆر شێوەکاران دڵخۆشتر بکات ئەویش نمایشکردنی کارەکان و هەروە فرۆشتنێتی فرۆش لەم پێشانگایە چۆن بوو یاخود خواست هەبوو هیچ بۆ ئەوەی کە کاری شێوەکارە عێراقەکانیش خواستی لەسەر بێ بفرۆشە. من هەم وەڵامی پرسیاری بەڕێزە هەم بەشێکی پەیوەندی بۆ پرسیاری پێشووت و زای دەرم پرسیاری ئێستاشە ئەڵبەتە کارەکان کە لێرەیان نمایشکرا بوون هەمووی بە شێویشی ئازادانە کارکرا بوو هونەرمەندەکان پێوانەکان سەربەخۆ بوون با بڵێن
ینی ئازادیکی تەواو ڕەهەمان نابوو بە هونەرمەندەکان بۆیە هەموو تایپێکی تیابوو لە ناو پێشانگاکەیە جگەلەوەی کە کارەکان سیرامیک بۆ پێی کرد بۆ ڕسم ئەوانە بووە لە ڕووی فرۆش و هەڵبەتە ئێمە هەمیشە لە ناو هونەرمەندانە ئەم گرفتەمان هەیە بەڵاستی یعنی کاتێک ئەمە بیر لە کردنەوەی پێشانگانگەیتەوە ینی بۆ نمونێ ئێستا من بەش بە حاڵی خۆم ئەگەر حەزەکەم پێشانگایکی سیرامی کەمەوان بەڵام پێشووی خیاڵم لای پێشانگاکە بێ ئەنی بیرکردنەوەم لە ئەوە دوای نازانم شەکان بمەمە لە کوێ داینم لە ماڵەوە یعنی ئەمە گرفتی بۆ هونەرمەند دروست کردووە زۆر جارمە کۆنتاکتمان لەگەڵ هونەرمەندانە کردووە کە کارێک بکەن بەڕاستی نرخەکانیش دابەزێنن یعنی چۆنڵی هاوڕان لەگەڵ ئەوەش بە پێم بارودۆخە نرخەکان بگونجێن ئەمە گرفتێکە کە زۆر دروست بووە بۆ کار و چالاکی و پێشانگاکانی ئەمە هەرچەنە وەڵاستی ئەمڕۆ ئەم پێشانگای ئێمە بە تایبەت ئێمە زۆر سپاسی خات و شاناسخانەکەین کە بەڕێزیان تەشریفیان هێنا و ژمارێکی زۆر هونەرمەندان و کەسایەتی بەشدار بوون لە چالاکیە لەبەروی عەدەدی تابلۆکان لەبەروی عەدەدی شەکان زۆر بوو هەرچەنە هەندێکی دەستنیشان کرد لەویە بەس دوایی بەڕێزیان تۆڵایی سرم لێت تێک نازان ئیتر منە هەرێک فۆلدەرێکم بۆیەنا هەر سەد هونەرمەندەکەی تیاوو تەمبی بەرە و بەئیسراحە سەیری بکە و کامیان حەزێ بۆ و کاتە گومانەوە بابەتێکی زۆر گرنگە لەبەری بەشێک لە هونەرمەندان ئەنی بەو هیوایان کە ئەمە ببێتە بابەتێک کە بژەوی ژیانی خۆیان لەسەر فرۆشتنی تابلۆکانیان بێ بگومان ئەمەش کەمێک ئەرکیشیش نەبێت لەسەر هونەرمەند کەمە کردەوە لەسەر شێوەکاران کردەوە هاوشێوەی خات و شاناسخان دادە شاناسخان ینی هەج بە ڕێزێکی تر هەج بەرپرسێکی تر هەچ کەساتێکی تر مەرجنە هەر بەرپرسەکان مەسەلا تاج با بڵێن کەسە بزنسمانەکانیش دەکرێت ئەوانیش تەرکیز خەنە سەرەوانی مەسەلا ینی باوا بێ کە ئەمانەت پشگیرین ئەمانە تەجیاکردن بۆ کار و بەرهەمی هونەرمەندان بەڕاستی ئێمە زۆرجار تۆچیتە ناو ئەم هەموو بینا و ینی عیمار و ئەم شوێنانی کە ئێمە هەمانە ئەوەندی کە کاری تیجاری و سینی و کۆری و ئەم شتانی دەرەوەبنەوەنە بەرهەمە دیجیتاڵەکانی خۆمان نابینین خۆ دەکرێت با بەرهەمی هونەرمەندانی خۆمان هەڵبەتە هونەرمەندانی خۆمان سەرجەم بوارەکانە هیچیان کەمتر نییە لە هونەرمەندانی وڵاتانی جیهان بینەران ڕایان چی بوو لەسەر کارەشەوە کاری هەڵبەتە من ئاماژەم پێکرد لە بەروی کارەکان بە جۆرێکە پێشانگاکە بۆ هەموو توێژەگە بێت چکەمە زۆر جار گلەی ئەوە لە هونەرمەندانە کرێت مەسن زۆر جار هونەرمەندێک پێشانگایە کاتۆ ڕێک تایبەتە بە یەک نوخبە یعنی یەک نوخبە لە تێگە یۆکی باخی تر مەسەلەن ڕەنگە ڕۆنێت هەزمی نەکا بەڵام ئەم پێشانگای ئێمە بە جۆرێ بوو یعنی بۆ هەموو توێژێگە بوو بۆ نوخبا بوو بۆ خەڵکی مام ناوەندە بوو بۆ مامۆستا بوو بۆ ینی بەرج نەبوو تەنها فەنانێک بێ لە میشانە تێبووە چکە تایپەکانی تیابوو تایپە جیاوازەکانی تیابوو تۆ توانی بێتە ناو پێشانگایکی واوە مەسەن ئەو بەرهەموو بەدڵ بێ کە ئارەزوومەندە کە لەگەڵ بیرکردنەوە تێگەشتنی توای ئەگونجێ بۆی ئەتوانم لە پێشانگاکە بە جۆرێک بوو ڕای زۆر باشی لەسەر بوو کارەکان کاری باش بوون ئەو هونەرمەندانی کە بەشداریان کردبوو هەموو هونەرمەندی چاک هونەرمەندی ئاس هونەرمەند بوون کە هونەرمەندی تیابوو لەسەر ئاسی کوردستان هونەرمەندی تیابوو لەسەر ئاسی عێراق هونەرمەندی تیابوو لەسەر ئاسی جیهان مەشهور و ناسرا و لەم پێشانگا بوونیان هەبوو بەرهەمەکانیان نمایش کرا مامۆستا بەو هیوایم کە کارەکان بەردەوامیان هەبێت و پێشانگەی لەم شێوەیە بە بەردەوامی لە نێو شاری سلێمانی و شاری ڕۆشنبیریە بوونیان هەبێ زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا ڕۆژگار کەمال بەڕێزیان شێوەکار واروە سەرۆکی هونەرمەندانی سلێمانی لەگەڵمان بوو و گفتوگۆ قسە و ماسمان کرد لەسەر پێشانگای هاوبەشی ژیانی ئاشتەوایی کە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ لە شاری سلێمانی بەڕێوە چوو.